ڕێگا کەوتونە ئای دوور کەوتۆتەوە ڕێگا کەوتونە. بە ڕێگاوین بەرەو گوندی مغاخ، گوندێکی گەلێک ئاوەدان و جوان لێرە تەڕێ بەهارە، سروشتێکی هەتا بڵێ ناوازەی هەیە. دەچینە لای حاجی کەریم سوارە سێدەری، لە هەکبەکەیدا گەلێک سەرگوزەشتە و مێژووی دوور و نزیکی لە زەهندا هەڵگرتووە. کەریم سوارە سێدەری تەمەنی زۆرترە لە 90 ساڵ، ئەو هێشتا ڕوودا و بەسەرهاتەکانی لە زاکیرەی داماون و بەردەوام بۆ وەچە و نەوەکانی دەگەێڕێتەوە. حاجی کەریم جیاوازی ژیان لەگەڵ ساڵی 62 63 64 تا هەفتایەکان تا هەشتایەکان لەگەڵ ئەم خۆناغی ئێستاە چییە؟ ملاحەزەی چیەکەی؟ مامۆستا لە پێش شەستەوە لە پێش شەستەوە ئەگەر لە من دەپرسی لە پێش شەستەوە خەڵک پتەوتر و قایمتر و بەخیرەتر بوو، دامەزراوتر بوو. ئێستا خەڵکی ئێستا زەعیفە. ئەی خوێنەواری و پێشکەوتنە بەلای تۆ چییە؟ خوێندەواری و پێشکەوتن ئێستا پێشکەوتوترە لە خوێندندا، بەڵام لە زانستی و لە علمی عشاری و لە علمی مشاوەرەی تەکبیر و تەبایی ناودیەکان ئەو دەمە پێشکەوتوتر بوو. کە چوینە دیوەخانەکەی حاجی کەریم سوارە سێدەری، ئەو سازانیمان پاش کامەڵبوونی هەر خۆی فێری خوێندنەوە و خوێندەواری کردووە. لەوەش گرنگتر ناوبرا و شارەزایەکی باشی لەسەر نەخشە و شوێنی وڵاتان لە جیهاندا هەیە. بە چاویلکەکەی و زەڕەبینەکەی دەستی وڵاتانمان پێدەناسێنێت. ئەو هەوراستر دەڕوانێتە دەوروبەر لە چاو هاوتەمەنەکانی، چونکە دەڵێت دنیای ئێستا لە ڕێی تەکنۆلۆژیا و بڕینی سنوورەکان جیهان بۆتە گوندێک. ئەو گوندەی هەمووان ئاگایان لە یەکترە و بە ڕوودا و بەسەرهاتەکانی یەکتر کاریگەرن. باسی ئەومە بکە حاجی کەریم، چۆن فێری زانینی نەخشە و شوێنەکان بووی؟ ئەوە گرنگە. وەڵام من زانی نەخشە و شوێنەکان خۆ کاوسمان زانی چێ خۆ ئێستا بۆی نێخانەمی ئێستا دەڵێن ئەمە پێشکەوتەوە دواکەوتەوە. زمانی قەدیم مەزیز لە جیرانەوە خەڵک بە کەروبار و قافڵ و قەتار لێرەوە دەچوو بۆ سینای، خۆنەوەی بلێ عالەمە پەیوەندی بەرەگەلێک نەبوو بێ، دەچوو بۆ ئەوروپای. ئەم وڵاتانە چۆن ئێستا بە تاریخ و بە تاریخ خەڵک دەچێت، ئەو دەمەشێت بە قافڵ و قەتار چۆ خەڵک بە حکات خوان و بەسەرهات و شوێنەوە باسەکرانی مەلیسی ئەو سەردەمانەی ئەکسەری زۆری عیلم لێوە دەکرد. هەمووی حکاتیان لەسەر هەمووی باسی وڵاتان دەکرا. بەخوا پێم وابێ هەمووی ئاوەدان نییە. ڕەنگە لە کوردستان دەیان کەسایەتی وەک حاجی کەریم سوارە سێدەری هەبن کە خاوەن بەرهەمێکی زۆری زاکیرن کە لەسەر زاریان تا ئێستا ماونەتەوە. ئەگەر ئەمانە بکرێنە نووسین بەرهەمێکی باشن بۆ نەوەکانی ئێستا و ئایندە کە وەکو دۆکۆمنت سیر دەکرێت. عوسمان ئەوبەکر گەلی کوردستان، گوندی مغاخ.